زۆر سپاس بە خێرهاتنی دەستگای زاری کرمانجی دەگەم. ئێمە وەکو پەیمانگەی تەکنیکی مێرگەسۆر زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هەمیشە جگەلەوەی کە ئێمە گرنگیمان داوە بە بواری فێرکردن و بواری توێژینەوەی زانستی و گرنگیشمان داوە بە بوارەکانی تری کۆمەڵگا و هەروەها ڕەهەندەکانی بەهایەکانی کۆمەڵگا و بەها نیشتیمانیەکان. جا لەم چوارچێوەیە و ئێمە کۆڕبەندی ساڵانەمان هەیە لە یەکەم کۆڕبەندی ساڵانەشدا کە ئێمە دەست پێ دەکەین لە ژێر ناونیشانی بارزان لەبەر خوددا نەخۆ نەچەماندن بۆ نیشتیمانسازی پەروەردە و فێرکردن ژینگە پارێزی پێکەوەژیان دەست پێ دەکەین. ئامانجی ئەم کۆڕبەندە دوو ئامانجی سەرەکی هەیە. یەکەمیان ئەوەیە کە ئێمە بتوانین زیاتر باس لە مێژوو قوربانیدانی ئەم دەبەرە لە بواری نیشتیمانسازی، لە بواری شۆڕەشگێڕی، لە بواری پەروەردە و فێرکردن ژینگە پارێزی پێکەوەژیان پیشان بدەینەوە هەوڵێکیشە زیاتر تەکەکانی کۆمەڵگا و وڵات لێی ئاگادار بکەینەوە لەو بەها نیشتیمانیانە کە ئێمە هەمانە. ئامانجێکی تری ئەم کۆڕبەندە ئەوەیە کە ئێمە بتوانین قەڵغانی ڕێز ببەخشینە کۆمەڵێک لە ئەکادیمیستە بەڕێزەکانی ئەم دەبەرە کە پلەی زانستیان بەرز بۆتەوە بۆ ئاستی پرۆفیسۆر لە بوارە جیاجیەکانی کۆمەڵگادا لە پای ئەو هەوڵ و ماندووبوونیان ئێمە ئەم قەڵغانە ڕێزانە پێشکەشیان دەکەین و ئەوانە ئێمە شانازیان پێوە دەکەین سەرمایە ئەو وڵاتەنە و ئەوانە بەتوانە ئەکادیمیەکانی خۆیان بەردەوامن لە خزمەتکردن و هاندەرێکیشە زیاتر کە بتوانن خزمەت بە دەبەرەکە و بە کوردستان بەگەشتی بکەن. ئەم کۆڕبەندە لە ڕاستیدا گرنگیەکی تایبەتی خۆی هەیە چونکە تیشک دەخاتە سەر میراتێکی گەورەی مێژووی و چەند ڕەهەندێکی خاوەن شانازی و پڕ ئەزموونی شارستانی وڵاتەکەمان و لە دەبەرەکەمان بە تایبەتی.